بۆ ئەبێ باجی کوردایەتی و کوردبوون و ئاڵا و نیشتیمان بەس تەنها خەڵکی فەقیر و هەژار بیدا بۆ لە سای کوردایەتی ئەوان هەر دەوڵەمەنە بن هەر ئەچنە ئاسمان بۆ ئەبێ کوردبوون و کوردایەتی لە شەستەکانەوە لە شەستەوە هەتاوەکو ئەمڕۆ کوڕی فەقیر مامۆسا جوتیار هەژار قوربەسەر خەڵکی داما و فەقیر بیدا بۆ یعنی ئەم پرسیارەیە باشە ئەگەر کوردایەتیە وەرن بە هەمومان کورد بین وەرە ئەگەر برسێتیە بە هەمومان قوبوڵیکەین وەرە منیش برسی بم بە سەرچاو قوبوڵمە تۆش بەڵام باش تۆش وەکو من ژیانە دەبێ تۆش وەکو من برسی بە مناڵی تۆش وەکو مناڵی خەڵکی فەقیر و هەژار بێ وەکو مناڵی خانشین وەکو نا ئەمانە یعنی نە ژیانیان وابەستەی موچەیە نە ژیانی شاهانەیان کەمترین شتی لێەکەنەوە نە قافڵەی ئۆتۆمبیلەکانیان نە کەناڵە ئیعلامیەکانیان نە 10 ساڵە گرن لە بەتاڵانبردنی زەوی و زار نەواز لە کۆمپانیاکە هیچ لەمانە واز نایەنن ئەیانەوێ باشە ئەم شەڕە لەگەڵ بەغدایە بەسکی برسی خەڵکی کوردستان